ئەمڕۆ پێنجشەمە 3 مانگی 12 ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیە تایبەتەکانە. لە تەواوی وڵاتانی جیهان ئەم ڕۆژە بەرز دەنرخێنرێت، بەڵام لە هەرێمی کوردستان هیچ ڕێزێک لەم ڕۆژەدا لە خاوەن پێداویستیە تایبەتەکان نەنراوە. تەنانەت بەڵێنی موچەشیان پێنەدراوە کە ماوەی چەندین مانگە هیچ بڕەموچەیەکیان وەرنەگرتووە. بەشێک لەو خاوەن پێداویستیە تایبەتانەش بێباکانە و بەبێ گوێدانە زەحمەتیەکانی ژیان هەوڵی دابینکردنی بژێوی خۆیان و ماڵ و منداڵیان دەدەن. یەکێک لەو کەسانەی کەوا قاچی نییە، بەڵام لە ئاست زەحمەتیەکانی ژیان بۆ پەیداکردنی بژێوی ماڵ و منداڵەکەی کاری ئازاد دەکات. نزیکەی 5 ساڵە ئەم کارە دەکەم، کاری ڕێکلامی لەفکردنی عەرف بارز، و ئەم کارێ لە خولێک لە کۆمەڵەی ژین کە بە سەرپەرستی سەرکەوت خەتات بۆی کردینەوە. لەو خولەیەدا فێری ئەم کارە بووم. سەرەتا زۆر زەعیف بوو، بەڵام کە هاتمە ناو بوارەکە تۆز ئیشەکەم باش بوو، لەخوا بەزەت لێی مرتاحم. ڕاستە کەم ئەندام کە لە هەر شوێنێک بی پێویستە عەرەکەکی هەبی. هیچ کەسێک ناتوانێت لە شوێنی خۆی دانیشی و بەبێ عەرەکە هیچ ئیشێ نەکا، لەوەی تووشی نەخۆشی دەبی. بەڵام ئیشەکانی کەم ئەندامانی کوردستان زەحمەتە، بە زەحمەتی ئیشیان پێ دەکرێت. یعنی ئیشەکان قورسن، لە توانای واندانیە، بەڵام بە هەر شێوەیەک بی بۆ بژێوی ژیانی خۆیان ئیشەکان دەکەن. لۆ نمونە تەکسی، سایق تەکسیەکان کەم ئەندامەکان زۆری سایق تەکسینە کە ئیشێکی زۆر قورسە. پایان بۆ کەم ئەندامان ئەوەیە کە ئیش بکەن و بتوان بژێوی خۆیان بەڕێوە بن و نەکوە تاو لە کەم ئەندامی بەتوانا بکەن و فێر من هەکان بن و ئەوەی من هەیە باپەرە پێ بدە لە بچووکترین شتەوە هەتا کە دەکەوتە سەر کارێکی خۆی. یەکێکی دیکەش لەو کەسانەی خاوەن پێداویستی تایبەتە هەر چەندە ناتوانێت بەبێ عارەبانەکەی بجوڵێت، بەڵام بۆ پەیداکردنی بژێوی ژیانی ڕێگەی کاری ئازادی گرتۆتە بەر و دەڵێت گرنگی ئەوەیە دەست لە کەسانی دیکە پان نەکاتەوە. هەر یەکەی بە شێوەیەک لە شێوەکان دەتوانن کارێک بکەن، هەم ئەچی سەرشانی خۆیان سوو بکەن، زیاتر نەبنە هۆی ئەوە، ینی بەهۆی نەتوانین یانیان کەم ئەندامیان ببنە بارگرانی بەسەر دەوروبەریان ببنە هۆی ئەوەی بە چاوی سووک تێیان ڕامزیان تەماشا بکرێن، دەتوانن بە شێوەک لە شێوەکان کار بکەن. ئێستا من کە لە خۆم کەم ئەندامم بە فەزلی ڕەب العالەمین، نەک بە دەست و قامی خۆم ئەوەندە بەغیرتم، بەڵکو بە فەزلی ڕەب العالەمین دەستم دایتەوە ئیشەیەوە چەند سارەکە و ئیشەی دەکەم و هەندێک ئیشتر شێ دەتوانم بیکەم. و زۆر لە دۆست و هاوڕێیانم کە کەم ئەندامن هەیانە ئیش دەکات، تەکسی دەکا، هەیانە ئیشی کارت فرۆشی دەکا. بەڵێ ئێمەی کەم ئەندام لەوانەیە نەتوانین عملیاتی بکەین، بلۆچی برندکەین، عارەبانەی لێ بخورین، ئیشتر هەندێک لە ئیشەکان بکەین. بەڵام زۆر ئیشەیە دەتوانین بیکەین ئەگەر هیمەتمان بە خۆبی، ینی پشت بەخوای پشت بە خۆمان بەستین برین دەتوانین. زۆر زار خێزانەکەم ئەگەر کوڕەکە لە ماڵێ نەبی ئیتر مندارەکانی تر باجا دەکەم وەرە ئەو شتم لۆ بینێ پێش، لەوانەیە لە خۆشم بتوانم بیگەمێ، بەڵام مادی دەبم، ینی زیاتر مادی دەبم، بەڵام ئەگەر ئەوان هاوکاری بکەن کەمتر مادی دەبم، ئیشەکەم باشتر دەڕوە. خاوەن پێداویستیانی تایبەت لە هەرێمدا بێبەشترین چین و توێژن کە تاکو ئێستا نە حکومەت ئاوری جدی لێداونەتەوە و موچەیەکی شایستە بە ژیانیان هەبێت، نەدەشتوانن وەک هاوڵاتیانی ئاسایی کاری ئازاد بکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.